سلامی خوا لە هەموو لایەکتان بێ. سوپاسی خوای پەروەردگارەکەین بۆ بارانی ڕەحمەت. یا ڕەبی خوایە بکەیتە مای خێر و بەرەکەت، ڕەحمەتی خۆت بڕژێنی بەسەر ئەم میلەتەیە و لە فیتنە و ئاشوبی ئەم زەمانە بمان پارێزی. بەڕێزان، ئەوە ماڵ ئاواییمان کرد لە مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزانی ئەم ساڵیشمان بەجێهێڵا و بە ئومێدی ئەوەی کە خوای پەروەردگار لێمانی قبول کردبێ، تاعەت و عیبادەتەکانی لێمان قبول کردبێ و تەمەنمان درێژکا، بەڵکو خوای پەروەردگار بکە جارێکی تر بتوانین بگەینە ڕەمەزانێکی تر. ڕەمەزان ماڵ ئاوایی کرد، بەڵام خوای ڕەمەزان، پەروەردگاری ڕەمەزان، خاوەنی ڕەمەزان ماوە و هەروەکو خۆی وایە و باقیە و نەمرە و خاوەنی هەموو شتەکانە و مڵک و دەسڵاتی بەسەر هەموو شتەکانە هەیە و لە هەموو کاتێکا و لە هەموو ساتێکا هەر ئەوە شایستەی پەرستن، جگە لە ئەو هیچ کەسێک شایستەی پەرستن نییە. لێرە حەقی خۆیەتی کە پرسیار لە خۆمان بکەین پاش تەواوبوونی ڕەمەزان ماذا بعد رمضان؟ لە دوای ڕەمەزان چی بکەین؟ خۆشەویستەکانم، لە علامات و نیشانەکانی وەرگرتنی طاعەت، لە نیشانەکانی وەرگرتنی طاعەت و عیبادەت ئەوەیە کە لە پاش ئەو طاعەتە طاعەت بکرێ. لە نیشانەکان و علاماتی وەرنەگرتنی طاعەت خوا پەنامان بدا ئەوەیە کە لە پاش ئەوە واز لە طاعەت بێنی. بۆیە من چەند خاڵێک بە خێرایی ئەخەمە پێشاوی بەڕێستان. حەقە هەموو مسلمانێکی ڕوو لە خوا، هەموو مسلمانێکی خواپەرست کە بڕیاری داوە لە هەموو سات و وەختێکی ژیانیا خواپەرست بێ، ئەم خاڵانە لە دوای ڕەمەزان جێبەجێ بکات. یەکەمیان جێگیربوون و ثەبات لەسەر طاعەت و خواپەرستی و گۆڕایەڵی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حیجرە ئایەتی 99 ئەفەرمێ وَاعْبُدْ رَبَّكَ حَتَّى يَأْتِيَكَ الْيَقِينُ. ئەفەرمێ تۆ بەردەوام بە لەسەر پەرستشی پەروەردگارت حتا ئەو کاتەی کە ئەگەی بە یەقین. یەقین لەیرە یعنی مردن، یعنی حتا وەکو ئەو ڕۆژەی ئەگەیتەوە لیقای خوای پەروەردگار، حتا ئەو ڕۆژەی ماڵ ئاوایی لەم دنیاە ئەکەی، تۆ هەر بەردەوام بە لەسەر عیبادەت و پەرستشی پەروەردگارت. دیارە ئەم فەرمانەش بە پێغەمبەر کراوە صلی الله علیه وسلم کە پاکترین خەڵقی خوایە، کە خۆشەویستی خوایە. خوا بە ئەو ئەفەرمێ وَاعْبُدْ رَبَّكَ حَتَّى يَأْتِيَكَ الْيَقِينُ، کە خوا لە گوناحی پاش و پێشی خۆش بووە. ئەی ئێمە ئەبێ چۆن باوەکو ئەو کەسانە نەبین بەڕێزان کە خوای تەعالا دەربارەیان ئەفەرمێ ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا. هەرگیز وەکو ئەو کەسە مەبن، وەکو ئەو ئافرەتە مەبن کەوا ماوەیەکی زۆر خەریک بوو خوریەکەی ئەڕێسا، دوای ئەوەی کە هەمووی ڕێسا ئەم جا دانشت هەمووی هەڵوەشانەوە جارێکی تر. ئێمە ساڵانێکە یان با بڵێن هیچ نەبێ ئەم مانگە بۆ ئەو کەسانی کە تازە تەوبەیان کردووە خەریکی خڕکردنی طاعەت و کۆکردنەوەی حەسەنات و ماندووبوون بەوەی کە ڕۆژویان گرتووە، بەوەی کە شەونێژیان کردووە، بەوەی کە هەوڵیان داوە لەیلەتول قەدریان دەستکەوێ، زکریان کردووە، طاعەتیان کردووە، نوێژیان کردووە، گوێیان لە قورئان گرتووە یا قورئانیان خوێندووە. ئەم هەموو ماندووبوونە وەکو ئەوە وایە تۆ خوری بڕێسی. خوا پەنامان بدا ئەگەر بێت و دوای ئەوەی ڕێسات ئیشی خۆتت کرد کە خوا داوای لێت کردووە، جارێکی تر هەڵمەسە هەڵیوەشێنەوە. جا ئەوەکو نمونەیە کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزای هێنێتەوە لە سوورەتی نەحل ئایەتی 92 بۆ ئێمە دەرسی لێوە بگرین. دیارە ئافرەتێک بووە هەر لە بەیانی حتا ئێوارە خوری ڕێسا ئێوارە هەڵیوەشانەوە. ئەفەرمێ ئێوە وەکو ئەو مەبن،
دووهەم زۆر گرنگە پارێزگاری لە نوێژەکانمان بکەین بەڕێزان. ئەو نوێژانەی کە لە ڕەمەزانە زۆر بە تند و تۆڵی بەردەوام بووین لەسەری، لە دوای ڕەمەزانیش حەقە بەردەوام بین لەسەری. باسی فەرزەکان ناکەم، حتا باسی ئەو سونەتانە شەکەم کە هەندێکیتان لەگەڵ ڕەمەزانە دەستی پێ کرد، هەوڵ بدەن لە دوای ڕەمەزانیش بەردەوام بن لەسەری. چونکە فەرزەکان ئەوە هەر ئەبێ ئینسان ئەوەی کە وتی لا إله إلا الله محمد رسول الله لە پاش ئەوە یەکسەر ئەبێ نوێژ بکات، چونکە نوێژ عەمودی دینە، کۆڵەکەی دینی ئیسلامە، پەیمانی نێوانی کافرەکان و مسلمانان نوێژە. هەر کەسێ نەیکا لە مسلمانان نییە. ئێمە باسی ئەو نوێژانەی ترەکەین کە تۆ لە ڕەمەزانە دەستت پێ کردووە، ئومێدەوارین هەوڵ بدەیت دوای ڕەمەزانیش پارێزگاری لێ بکەیت، چونکە ئەو سونەتانە خۆشەویستەکانم پارێزەرن بۆ فەرزەکان. یعنی تۆ ئەگەر سونەت بکەی ئەوە هیچ فەرزت نافەوتێ. و یەکەم شتێکیش ئینسان محاسبەی لەسەرەکە لە ڕۆژی قیامەتە خۆشەویستەکانم لە حقوقی خوا، لە حەقی خوا یەکەم شتێک کە محاسبەی لەسەرەکە ئینسان نوێژە. لە حەقی عەبدەکان خوێنە، بەڵام لە حەقی خوا یەکەم شتێک کە محاسبەی لەسەر ئەکرێ نوێژە. ئەگەر مەزبوط بێ نوێژەکانت ئەوە ئیتر خۆشبەختی بۆت، کردەوەکانی ترشت ئینشاء الله باشە بێ. بەڵام ئەگەر نوێژت مەزبوط نەبێ، خوای تەعالا ئەفەرمێ زانم سنەتی هەیە لەو سنەتانە نوێژەکانی بۆ پڕکەنەوە. جا ئەگەر سنەتت نەبێ خوا پەناماندا ئەو کاتە نوقسانی ئەهێنی لە نوێژەکانت، و یەکەم هەنگاویش نوقسانی بێنی ئیتر زۆر خەتەرە. سێم خاڵ بەڕێزان بەردەوام بوونمان لەگەڵ قورئانە. ئێمە لە ڕەمەزانە هەوڵماندا هیچ نەبێ ویردێکی قورئانیمان هەبێ، بە خوێندن بێ، بە گوێگرتن بێ، ویردێکی قورئانیت هەبێ. حەقە ئەو ویردە و ئەو حیزبە کە گشت جوزئێک دوو حیزبە، قورئان 60 جوزئە 30 جوزئە، بەڵام 60 حیزبە. تۆ هیچ نەبێت حیزبێک یان نیم حیزبێکت هەبێ، هەیشە زیاتر هەیە جوزئیش زیاتر خوێنێ، بەڵام تو هیچ نەبێت کە پێشا لەگەڵ قورئانە پێش ڕەمەزان بینت زۆر خۆش نەبووە، لە ڕەمەزانە ئیتر دەستت پێ کردووە، هەوڵدا ئیتر تەرکی مەکە، پشت لە قورئان مەکە، هەجری قورئان مەکە. دوای قورئان لە ڕۆژی قیامەتە گلەیی ئەکا، و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم گلەیت لێ ئەکا، ئەفەرمێ یا ربی إن قومی اتخذوا هذا القرآن مهجورا. پەروەردگار قەومەکەم پشتیان هەڵکردە قورئان، هەجریان کرد، قەت لەوانە مەبە. ویردێکی ڕۆژانە هەبێ لەگەڵ قورئانە. چەند جاریش ئەڵێم مەڵێ نەخوێنەوارم، چونکە نەخوێنەواریش ئێستا ئەتوانێ قورئان بخوێنێ، نەخوێنەواریش ئەتوانێ قەڵەم قورئانە مۆبایلە، یعنی ئەتوانی گوێ بگری لە قورئان، ئەتوانی ئەسڵەن لەگەڵ یا قەڵەمەکە بێنی و ئەتوانی بخوێنی، هیچ عوزرێکت نییە. ئەگەر پێشوان عوزریان هەبوو بێت و ئێستا عوزرت نییە. چوارەم ڕۆژوو بەڕێزان، بەردەوام بە لەسەر ڕۆژوو، مەرج نییە ڕۆژوو تەنها ڕەمەزان بێ، لە دوای ڕەمەزانیش بەردەوام بە لەسەر سونەتەکان بە پێی توانە. زۆر بار لەسەر خۆت قورس مەکە، ئەوەندەی کە توانات هەیە، و هیچ نەبێ لەم مانگەی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی مانگی شەوال، هیچ نەبێ شەشی شەشەڵان بگرێ، چونکە رسول الله صلى الله عليه وسلم فرمي من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر. أفرمي هر کەسێ ئەگەر ڕەمەزانی بە جوانی گرت بێ و 6 ڕۆژیش لە مانگی شەوال بگرێ، وەک ئەوە وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بێ. ئەمە لێرە 30 لەوەی 6 ئەکا 36، و ساڵێکیش ساڵی مانگی 355 ڕۆژە، و حسناتیش یەک بەدەیە، حسنات یەک بەدەیە، یعنی گشت ڕۆژێک بە دەقات، هەر بەس بە دەقات حساب بێ لایکەمەکەی دەیە، تۆ ساوەکە وایە ساڵەکە کامل بە ڕۆژوو بێتی. بۆیە ئەمە لە دەست خۆتان دەرمەکەن. ئەمڕۆ نابێ بگیرێ، لەبەر ئەوەی ئەمڕۆ جەژنە، بەڵام لە سبەینەوە ئەتوانی بیگری، لە سبەینەوە ئەتوانی بیگری، بە گەرمەگوڕی دەستی پێ بکەن، بە گەرمەگوڕی دەستی پێ بکەن. من ناڵێم ئیلا ئەبێ سبەی بگری، یان هەر شەشی ئیلا بە دوای یەکا بگری، بەڵام لەم مانگە لەم 28 ڕۆژە یا 29 ڕۆژە کە دێ 6 ڕۆژی بگرە، بۆ ئەوەی بتوانی ختمی ساڵەکە گشتی بکەیت.
على الأقل جاء أجر لك تكاني تري شاهي أو إني كبود بكري نوميني حاجيانا دو شمانو بين شمانا أو إني إخوة يارمتي بدا هول بدا الرجوع بقرا هيج نبي لمانيا كا يقدر روجك وي في غمري خاص الله سم تأكيد كا فرمي لمانيا كا سير روج أجر إنسان بوي بكري بينجم خوش يسكانم أمان لو كسانة ما بكى لرمضان خواناز بون بلام دواي رمضان خوان لبير كرت قرانا وسر معصية تاوان وازي على مزقوتا كان هنا وكو تشون بلي كأنه نعوذ بالله أوان تنهار رمضان يعني برستوا رمضان برست بون نكوا برست قد إن شاء الله لو كسانة ما بلكوتو خوا برست بو دين داريتيش تنها موسم يكنية بلي بس لرمضان من دين داربم بلكو دين داري منهجي حياته بر يزكان بروغرامي جيانا حمو جيانا نبي لسر منهجي خواي پروردگار دا مزريني بويا خواي تعالى فرمي في غمري خواو بقي ميش فرمي فاستقم كما أمرت يعني بردوام بلس وكو شون أمرت بيكراوا تو بردوام لسورة فاتحة يا علي اهدنا الصراط المستقيم أما الصراط المستقيم كي لا مدى بملا بولايا بردوام با طبعا بالتأكيد حتى نكلا إيما حتى في غمري خوشويسيش صلى الله عليه وسلم قد دعاء رمضان وقت رمضان نيه حتى في غمريش نيتواني ويان نبوة في غمري خوش صلى الله عليه وسلم لرمضان أو قرم قريها ولا دعاء رمضان ناتواني أو قرم قريها هيج كسيك ناتواني كفي غمر نيتواني غيري في غمري خوش ناتواني بلام خنابت يك جارتي دز بردي رمضان موسمك تايبته حالتك تايبته بلام لكاتكاني تريشا أبيتو فرزكان جبكي بقدرتو أنا سنة كان بكي وخود دور بقري لحرام وأوي بيت أكري حتى لمكروهاتش خود بدور بقري ببي توانا دعوة كرم خوي تعالى بخاتنا وجوانا كان يكون رحمة تبكى هداية من بدا يا ربي خواي إصلاحي حال من بكي يا ربي خواي بردوام من بكي لسدين داري ترسل إسلامتي يا ربي خواي تو فرز بين نك رمضان فرز بين يا ربي خواي لدواي رمضانش خواي أو كسان لو كسان بين كوافر زكان بجواني جبجي كان دور أقرن لحرام كان بقرا السنة كانش بقدر يتوانا جبجي كان خوايا بخاتنا وجوانا كان يخد كردستان وأم عراق وأم ولاتاني إسلام لشر وشور ومشاكل وكيشو كشتار بباريزة يا ربي خوايا لقاتو قريب مان باريزة يا ربي خوايا لقراني بمان باريزة يا ربي خوايا آشتي وخوشي وهرزاني وبختوري لولاتا كان معنا فراهام بك آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون براني عزيزم أو هندك شتي وأكا إنسان بردوان بلا سردين داريتي هاوكار تبي يارمتي در تبي وات بيأكا كالسردين داريتي كت بردوان بي يكم يان هاوري باش برزا سيور لم رمضان بري هاوري تازتان دوزيتوا بولنا تهاوريتان ام هاوريانا هاوري مزقود بول ام هاورياني كاهلي مزقوت وبردوامي لمزقوتان دس يعني برمدا چونك دل نيابه انسان لسر ديني برادركيتي ودل نياش بدو قال دول يكابي ناچنا خوي ناچنا بيستيك چنا خويك وكو بيشيناني كرت فرميانا وبزانا كالروج قيامتها خلقانك هي للروج قيامتها خوي تعالى فرمي قنجي خوتا غازي عليه خوزقايا او كسم نكر دايتها وري يا ليتني لم اتخذ فلانا خليلا لقد اضلني عن الذكر يعني دوري قسمه وقم راي كردم للذكر خوي پروردگار هاوري باش هاوري خرافه كان وازي عم ليبينا دعاء كردن بلي يا ربي خويا ضلم جيجير كي لسدين دالتي يا مقلب القلوب ثبت قلبي على دينك ام دعاء الزور كان ام دعاء الزور كان بالرزان يا مقلب القلوب ثبت قلبي على دينك يا مقلب القلوب ثبت قلبي على دينك زور ام دعاء بكردي اي او ذاتيك همشتكان بدسي توي ولا جرتو ضلانيش بدسي توي ولا جرتوا خويا ضلم جيجير كلا سر دينك بردوامم كلا سر دين داريتي زور گرنگا سيم برزان باري قرص لسر لخوتان منن باري قرص لسر خوت منن يعني ايش ما كان نتواني بردوام بيت دائما هواش بتايبتي من باس يوكسانا كم كتازته بيان كردوا هواش دين دارتي بهواش خلقان كبون زور بتندير روشنا ناو دينوا زور بتنديش وازيان لي هنا
بەڵام ئەوانەی کە هەنگاو بە هەنگاو چونەتە ناو دینەوە هەرگیز وازیان نهێناوە وازیش ناهێنن بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خۆشەویستترین کار لە لای خوای تەعالا ئەوەیە کە ئینسان بەردەوام بێ لەسەری ئەگەر چی کەمیش بێ با بەردەوام بێ لەسەری ئەگەر چی کەمیش بێ و دائما مردنتان لەبیر بێ عیبرەت وەربگرن لە مردووان لەگەڵ مردووە بچۆ بە قەبرستان لەگەڵ جەنازەیە بچۆ بە قەبرستان جاجا بە تەنیا بچۆ بە قەبرستان بیر لە دۆستان و خۆشەویستان بکەرەوە کە ئەمرن کە مردوون چونکە ئەو کەسەی بیر لە مردن بکاتەوە دڵنیا بە ناتوانێ واز لە تاعات بێنێ بەس بیر لە مردن بکەیت و ناتوانانی واز لە تاعات بێنی بۆیە ڕەمەزان بکەنە سەرەتا مەیکەنە کۆتا ڕەمەزان با سەرەتا بێ نەک کۆتا بێ ڕەمەزان ئەو شوێنە بێت کە لێوە دەست پێەکەن نەک ئەو شوێنە بێت کە کۆتایی بێت ئیتر تەواو تاعاتم تا عیرێوەتە کۆتایی هەر کەسێ ئەگەر ڕەمەزانشی لە دەست دەرچووە با تۆبە بکات و بتوانێ هەوڵ بدا تعویزی کاتەوە هەر کەسێکیش لە ڕەمەزانە چاکەی زۆر کردووە هەوڵدا چاکەکانی بەردەوام بێ لەسەری تا ئەو ڕۆژە کاتە لقای خوای پەروەردگار